ئایزان لەگەڵتان بەردەوا بین گوڵبژێرێک لە باخچەی خاتونێک یادکردنەوەی ژنە تێکۆشەر و پێشمەرگە هەروەها پێشەنگ لە خزمەتکردنی کەلتور، هونەر و ڕاگەیاندنی کوردی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کە ئەمە مەراسیمێک بوو لەلایەن دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانیەوە ڕێکخرا بوو وەک وەفایەک بۆ خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد. داستانێک لە خەبات و تێکۆشان بۆتە ناسنامەی ژنێک کە مێژوو بە و پەڕیشانازیەوە ناوی دەبات. ژنێک سەختی ڕۆژگارەکانی ژیان بە جۆرێک پەروەردەی کرد هەمیشە خەمی خاک و نیشتیمانەکەی بکاتە هەوێنی هەنگاوەکانی قۆناغ بە قۆناغی تەمەن و خەبات و تێکۆشان. چیرۆکی بەخشندەی ئەم خاتونە نەسەبی دەچێتەوە سەر ڕۆژگارێکی دوور، خانمێک لە ترۆپکی لاویدا لە ڕۆژگارێکدا کە ژیان و جوانەکانی لەسەر دوندێکی بڵندن. ئەو بۆ درێژەدان بە خەبات بۆ پشتیوانیکردنی شۆڕشی نیشتیمان و بۆ چوونە شاخ و مانەوەی لەوەی لەگەڵ مامی گەورەی کورد بێ دوو دڵی ئارام ئارام پرچی خۆی دەکاتە کەزی و دەڵێ من دەبمە هاوڵی پێشمەرگە کەچی لە نێو مێژووی ئێمەدا ئەم دیمەنە پڕ لە جەسارەت و ئازای و شەنگیە باز ناکرێ. لەو سۆنگەیەوە بە هەورازەڕی شاخدا هەنگاو سەر دەکەوێ و بەرد و دار و دۆڵ و دەوەن و بنار و دوێنێ لە مەراسمێکی پڕ لە وەفاداری و ڕێزلێناندا کە لەلایەن دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانیەوە لە شاری سلێمانی ڕێکخرا بوو بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کتێب و بەڵگە فیلمی گوڵبژێرێک لە باخچەی خاتونێک بڵاوکرایەوە. ئەم مەراسیمە تیشکی خستە سەر شوێن پەنجەی دیاری هێرۆخان لە کایەکانی تێکۆشانی کوردایەتی، پشتیوانیکردنی گەنجان، ژنان، منداڵان و هونەرمەندان لەگەڵ ڕۆڵی سەرەکی لە دامەزراندنی ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاک و دەستگای میدیایی کوردسات کە هەمیشە پارێزەری کەلتور، زمان و ناسنامەی کورد بوون. لە بەشێکی تری مەراسیمەکەدا خەڵات بەخشرا بە ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاک. دەستگای میدیایی کوردسات ئەنجامانی دەستەی دامەزرێنەری ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاک. هەروەها گروپی سەهەند و گروپی گەڕیان وەک ڕێزلێنانێک لەم هەوڵە نیشتیمانیە بۆ پاراستنی مێژوو گواستنەوەی ئەزموونی ئەم خاتونە تێکۆشەرە بۆ نەوەکانی ئایندا. شیرین ئەزانم کە تۆش زامداری وەک من عەوداڵیە ئەخەی خونچەی بەهاری هیوای تۆ یەکە هیوای من هەزار من بێزار نابم ئای تۆ بۆ بێزاری ئەرێ گیانە دیدەمە خاوەرە مەشی بۆ مردن بمرە بۆ ژیان. خەڵاتی یەکەم پێشکەش دەکرێت بە دەستگای میدیایی کوردسات وەک هەمیشە هاوکار و پاڵپشتی کارەکانی دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی بووە. داوا لە بەڕێز کاک دێرین لەتیف بەڕێوەبەری گشتی دەستگای میدیای کوردسات دەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. پیرۆزە. بەڕێز کاک زاهیر سدیق ئەندامی دەستەی دامەزرێنەری ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاک
کە لە ئێستا داواکەین لە بەڕێز بورهانی حاجی عەلی لە بری بەڕێز کاک زاهیر بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکە.